گفتوگەیان پرس و باس و بابەتە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر دارە محەممەد ئەندامی ئەنجومەنی دامەزرێنرانی کۆمەڵی دادگەری دکتۆر سلااو لەبێ بەخێرات سەرچاو زۆر سپاس بە بەشداریکردنت دکتۆر باسێک لەو هەوڵانە بکەین وا دەردەکەوێ وڵەکان نەتیجەی نەبووە بە بڕایەوە بۆ نەتیجەی نابێ ینی ئەو هێزانەی کەەوە کۆپۆسیۆن خۆیانە ناسێنن بۆ ناتوانن لە بەرێکدا کۆبنەوە بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی بەڕێز و لە بەڕێستان لە ڕاستیدا پرۆسەی دیموکراسی لە هەر وڵاتێکە وەکو بینایەک وایە کە هەموو بەشەکانی تاوەکەر یەکترین یا وەکو دەتوانم بڵێم فڕۆکەیە کە دوو باڵی هەیە بۆی بتوانێت بەفرێ سەرکەوتوو بێ ئەگەر بێت و سیستمی دیموکراسی لە هەر وڵاتێکە بەرقەرار بێ پێویستی بەبوونی ئۆپۆسیۆن هەیە یەکێک لە کێشەهەرە گەورەکانی هەرێمی کوردستان لە 30 ساڵی ڕابردوو هەتا ئێستا کە بەرەو پێش نەڕۆیشتۆ بەرەو دوا گەڕاوەتەوە هۆکارەکەی نەبوونی ئۆپۆسیۆن بووە لە یەکەم هەڵبژاردننی هەرێمی کوردستان ئێمە تووشی گرفتێک بووین من ئەو کاتەش بەشدار بووم و ناو پرۆسە سیاسیەکە و وردەکاریەکانم باش لە بیرە ئەویش کێشەی دروستبوونی 50-49 بە 50 و ئەم بابەتانە لە گەرمەی ئەم مشتومڕی ئەم بابەتە کە خەریک بوو و شەڕی ناوخۆی لێ دروست بێ کە بەداخۆ دوای هەر دروستیش بوو کاک نەوشیروانی ڕەحمەتی ڕایوا بوو کە باقی رووسیا پارتی حکوومەت بەڕێوە بەرێ و یەکێتی وتی ئەمە بینە ئۆپۆسیۆن کە ئەمە بۆ چوونێکی سەرکەوتوو بوو دەبوو لە دنیا وابێ هەر وەکو چۆن لە بەریتانیا کۆنسەرڤاتیڤەکان هەن و حزبی لەیبەر هەیە هەر وەکو لە ئەمریکا چۆن دیموکراتەکان هەن و جمهوریەکان هەن لە وڵاتانی دنیاش هەروە ئەو کاتە پارتی 4 ساڵ حکمی خۆیە کرد دەرەکەوت تا چەند ئیدارەی وڵاتەکەدا و چەند پێی بەڕێوەچێ و ئەمانی وەکو ئۆپۆسیۆن نیشانە کرد و دوجارەگە پارتی سەرکەوتونە وایە خەڵک دەنگی بە یەکێتیەدا و نەتیجە خزمەتێکی گەورەی وڵاتەکە ئەکرا و منافەسە بوو لەسەر خزمەتکردن و ئیدارەدانی پێ دوایە واقعی بێن پێشنیارە بۆ واقعی جوگرافی جیۆسیاسی زانیی ئەو کاتە 100% واقعی بوو چونکە ئەو کاتە هەرێمی کوردستان هێشتا دابەشبوونی ئەم دوو زۆنەی نەبوو کەس نەیەزانی یەکێتی لەکوێ هەیە و پارتی لەکوێ هەیە یەکێتی خۆی بە خاوەنی دهۆکی ژەزانی و خۆی بە خاوەنی گەرمیان نەزانی پارتی شەروا بوو چونکە هێشتا هێزەکان زۆر ڕوون نەبوو یەکەم هەڵبژاردن بوو کرابوو زۆر سەرکەوتووە بوو لایەک ئۆپۆسیۆن بووایە 4 ساڵ و دوایی لایەکەی تر پێ پێش بەهەرحاڵ نەبوو نەتیجەکەی دوو ئیدارەی لێ دروست بوو کە وەزعێکی خراپە تا ئێستا چارەسەر نەبووە ئێستا پرسیارێکی گرنگەوەیە پارتی دیموکراتی کوردستان ژمارەی کورسیەکانی زیاترە ئەگەر لەگەڵ یەک دوو حزبی ترە هاوپەیمانێتی بکە حتمەن دۆست و ئەحبابی هەن لەناو ئۆپۆسیۆن باشە لەگەڵ ئەوانەوە بیەوێ حکوومەت دروستکە ئەتوانێت 50 زایدێکی هەبێ ینی بە پێی یاسا بە پێی پێڕەی ناوخۆی پەرلەمان نتوانێت حکوومەت دروستکە لەگەڵ یەک دوو حزبی تر بەس ئایا بەبێ یەکێتی نیشتیمانی ئەتوانێ بە یاسا ئەتوانێ بەس بە واقع ناتوانێ بوونی یەکێتی و هەرێمی لێرە کە هەرێمی سەوزە و یەکێتی حکومیەکە و واقع و هێزی چەکدار و میلیشیای هەیە ڕێگا نادا لەوەی پارتی 160 بێنە حکوومەتەکە دروستکە 4 حزبی تریشی لەگەڵا بێ کە بێ پێمانەڵێ لەم وڵاتی ئێمە ئێستا دیموکراسیەکەمان لە زۆر ڕۆ کاڵ و کرچە و ناتوانین حکوومەت دروستکەین پارتی ناتوانێت مەجبورە بێ لەگەڵ یەکێتە دانیشێ و یەکێتی کورسیشی کەمتر بێ لەڵێ شەریک نەبم نایکەم و تۆ ئاو ئیدارەدانە پێ ئیدارەدانێکی پێمان تەن دروست نییە و لەو بابەت ئەمە وای کردووە کە سیستەمە دیموکراسیەکە خۆی هەمووی لەژێر پرسیارایە لە هەرێمی کوردستان ئەو ئۆپۆسیۆن دروست بووە گومانی تیانە ئۆپۆسیۆن لە هەموو دنیا هێزی کاریگەرن ئۆپۆسیۆن حکوومەتی ئایندەن ئۆپۆسیۆن جێگای هیوا و ئاواتی خەڵکن کە کاتێک گەندەڵی ئەبێ کەم و کوڕی ئەبێ خزمەت گوزاری نابێ خەڵک ڕۆ کاتە ئۆپۆسیۆن بۆی کێشەکانی بۆ چارەسەرکە ڕاستە لە کۆمەلگای وشیارە شەکە ئاسانترە لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە کاتێکە کە دیموکراتەکان لەسەر حکومن هەندێک خزمەت گوزاری وەکو پێش جێبەجێ ناکەن یا هەندێک گرانی لە بازارە دروزە بێ هەر دەنگدەرەکانی حزبی دیموکراتن دەنگە دەن بە کۆماریەکان و کۆماریەکان دەرەچن کە کۆماریەکانیان هەندێک پرۆژە دێنە پێشەوە کە جێگای ڕەزامەندی خەڵک نییە ترامپ یەکەم جار دەنگی هێنا و زۆرینەی هێنا ئێستا لە هەموو ڕاپرسیەکانە دەنگی لە دواوەیە بەبەستم چیە لە کۆمەلگای وشیارە لە 2 مانگە لە 6 مانگە لە ساڵێکە دەرەکەوێت کە ئەم هێزە سەرکەوتونە لە ئیشەکان ینی پێ دوایە کۆمەلگەکەی ئمە هۆشیار نییە بۆیە ئۆپۆسیۆن ناتوانێت من بڵێ لە یەکێک لە کێشەکانمان کۆمەلگامان وەکو پێویست هوشیار نیە بەداخەوەڵێم بۆ
ئەوەی لایەنگری یەکێتیە 20 ساڵە 30 ساڵە یەکێتی ئەوەی پارتی هەر پارتیە و ئەوەی ئیسلامی هەر ئیسلامیە و ئەوەی کێک لە کێشەکانە یعنی جۆرێک لە تعسوب و دەمارگیری هەیە کە نابێ هەبێ ینی حیزب هۆکارێکە بۆی خزمەتی خەڵک بکە حیزب چیە تعسوب بۆی هەبێ ئۆپۆسیۆنێک دروست بووە ئۆپۆسیۆنەکە ڕاست ئێستا من لە من پرسی زۆرینەی خەڵکی کوردستان ناڕازیە لەم دەسەڵات لە سەدا 50 کۆی گشتی خەڵک نەچۆ بە دەنگدان ڕێژەیەکی زۆری لە سەدا 30 هەر نەچوە کارتی بایۆمەتری بکە لەبەرەوەی باوەری بە پرۆسەکە نیە بەشێکیشەوە کارتی بایۆمەتری هەر دەنگی نەداوە یا دەنگەکانی سووتاندووە لە کۆی گشتیە نیوەی هەر نەچووە ئەوەی تریشی کە چووە ئەو ڕێژە دەنگە هاتووە مەسەلەن گەورەترین حزبی دەسەڵات بە هەر شێوازێکی شێنابێتی لە 4 ملیۆن دەنگ دەر نزیکەی 700,000 دەنگی هێناوە کاوە ئەم ڕێژەیە کەمە بەڵام ئەمە ئۆپۆسیۆنە توانی وێتی ئەم لە 3 ملیۆنەی تر ڕاکێشێ بۆ لای خۆی نەیتوانیوە کۆمەڵێک حزبی ئۆپۆسیۆنمان هەیە لە چەپ و ڕاست و لە ئەلمانی و ئیسلامی بەس بەڕاستی ئەوانی سەرکەوتوو نەبوون هۆکارەکانی هۆکاری جۆراوجۆری هەیە بەگەر لەوە دەست پێ بکەین ڕاستە من لەگەڵ ئەوەم پێویستە ئەگەر ئۆپۆسیۆن ببێ بە بەدیلی دەسەڵات جێگای ئومێدی خەڵک ئەبێ یەک لیست بێ ئەبێ بە یەکەوە بێ چونکە ممکن نییە یەک ئەم حیزبانە بتوانن ڕوبەڕووی دەسەڵاتی یەکێتی و پارتی ببنەوە ممکن نییە کورسیش بێنن هێشتا زۆر زەحمەتە تۆ بڵێ من هەولێر چۆڵەکەم وەچم لێ حکومەکەم ئەوە واقعەکە ئەوەی هەمومان ئەم وڵاتە ئەزانی چۆنە ئێستا کە ئەوە پارچە و لێک جیاواز و ڕاجیاوازن ئیشەکە زۆر زەحمەتتر بووە هۆکارەکانیشی چییە بە بۆچوونی من هۆکاری بابەتی و مۆزوعی هەیە لەوە چی هەر حیزبێک جۆرێک بیرکردنەوەی هەبێ تعسوب بۆ ئەم بیرکردنەوەانە وای کردووە بەرەیەک دروست نەکەن کامە شتێکی زۆر هەڵەیە چونکە حیزب بەبێ استراتیجێکی هەبێ پێم وایە استراتیجی حیزبی کوردی ئەمڕۆ لە پێش هەموو شتێکە نیشتیمانی بوون و خزمەتی خەڵکە باش مامۆسامێ پرسیاریۆ بکەم ینی ئەکرێم هێزانەی کە کۆ بنەوە تاکە استراتیژ و ئامانجیان ئەوە بێکە یەکێتی پارتی بخەن ینی ئەوەی کە ئەو بەرێژ وا دروست بوو زیاتر ئامانجەکانەر ئەوە بوو ئەزانی چۆنە با یەکشت پێ بڵێم بەرەی ئۆپۆسیۆن کە دروست دەبێ حتمما بۆ نێشتنی دەسەڵات بۆ نێشتنی گەندەڵیە بۆ گۆڕانکاریە بۆ ئەوەی کە سیستمێکی تر لە حکومڕانی بێتە پێشەوە ئەمانە خۆیان بەشێکیان ینی هەر ئەڵێ لە هەناوی ئەم دەسەڵاتی لێرە کێشەکەی خۆی بێ ئۆپۆسیۆن بۆ ئەوە بێ چکە ئێمە هەمومان پێمان وایە وەکو حیزبە سیاسیەکان و خەڵقی ژەزانی و یەکێتی پارتیش خۆیان باشەزانن کە ئەم دوو حیزبە یەکەم جار بەهۆی شەرعیەتێکی سەوریەوە شۆڕشیان کردەوە هاتوونە سەر کار و خەڵک دەنگی پێداون و دواتری ئامادە نەبوون کورسیەکانیان چۆڵکەن و چۆڵیشی ناکەن گۆڕانەوە هەموو کورسی هێنا و هەموو نەتیجەش نەیتوانی هیچ گۆڕانکاریەک بکە کە نەکراوە بێ ئەم حیزبانە ڕێکەون بۆی گۆڕانکاری بکەن لە دەسەڵات دێ گۆڕانکاری لە دەسەڵاتی ژانی ئێمە بینە زۆرینە و یەکێتی و پارتی بەرکەنارەکەین و سیستمێکی نوێ دامەزرێنین بەڵام پیان ناکرێت بۆ ناڵێم هۆکارەکان ئەوانن بەشێکی بۆ چوونە حیزبەکان خۆیان جیاوازە دووش ئەم حیزبانە بەداخەوەڵم لە هەرێمی کوردستانە بە حکمیەوەی 30 ساڵێکێتی و پارتی حکمیان کردووە بە شێوازی جۆرا و جۆر جارێک بە دۆستایەتی و جارێک بە ئاگرواسن و جارێک بە پێکدادان و کام حیزب هەیە فیشێکی بە یەکتریەوە نەنابێ یا بارەگاکەی نەسووتا بێ یا خەڵقی نەکوژرا بێ کام حیزب هەیە لە دەسەڵات یارمەتی و هاوکاری وەرنەگرت بێ یا بودجەی لە حکومەت وەرگتەوە بودجەکانیان بڕیون یارمەتیان داونەوە بڕیویانەتەوە هاوکاریان کردوون ئیتر ئەمە وای کردووە بەشێک لە حیزبەکان وابەستەی حیزبەکانی دەسەڵات بن ئەگەر تعبیرەکە دروست بێ پەیوەندی هەیە لە ژێرەوە لەگەڵ حیزبەکانی دەسەڵات یا حیزبێک کە پەیوەندی هەبێت لەگەڵ یەکێتی لەگەڵ پارتی کۆمەکی لێوەرگێ چۆن نەتوانێت بێ بەرەیەک بگرێ ڕوبەڕووی یەکێتی و پارتی چۆ کەسانەی دایم کە لە دەسەڵاتێکەوە پارە وەرەگرن بە هەر ناوێک بێ بەڕاستی شەرمناناوێ قساکەن ڕوویان نایە هەندێک جار ناشتوانن چکە لە مەلەفەکانیان لای خۆمانە بڵاو یەکەینەوە لەبەرەوە من باوەڕم بۆ جۆرە ئۆپۆسیۆنە نییە بۆ ئەڵم خەڵکەکە وشیار نییە ئۆپۆسیۆنەکانیش ناناسێ حیزبی ئۆپۆسیۆنە بەڵام لە ژێرەوە پەیوەندی لەگەڵ لایەنێکی دەسەڵات هەیە تیجارەت و بزنسەکە و خەڵکیش دەنگی پێدا ئەمە مانای ناوشاری خەڵکە یان هیچ مانایەکتری نییە دەکرێت خەڵک سزای بدا دەنگی پێ نەدا خەڵک کە لایەنێک سەرکەوتو نابێ با دەنگی پێ نەدا بە لایەنێکتری بدا من ئەم لێرەیە کەوتم ناوشیاری هەیە لایەنەکانی ئۆپۆسیۆن جاهجاری وایە حیزبی ئۆپۆسیۆنە وابەستەی وڵاتێکە وڵاتەکە نایڵە کارەکەی بکە حیزبی ئۆپۆسیۆنە پەیوەندی لەگەڵ یەکێک لە حیزبەکانی دەسەڵات هەیە حیزبەکە نایڵێت یەکێداتەوە لەبەرەوە دوای لێدێ ئۆپۆسیۆنە ڕەسەنەکە زۆر کەمی نامێنێتەوە نازانێت چۆن بڕیاردا ئەکەوێتە ژێر فشارێکی گەورە دوجار و سەرکەوتو نابنەوەگەوەی ئێستا بینیمان کە من پێم وایە ئەمە بە شکستی کۆی پرۆسی ئۆپۆسیۆن دانرێت لە هەرێمی کوردستان دکتۆر
یانی ئەگەر سێرێکی ئەو هێزانە بکەین کە ناوی خۆیان ئۆپۆسیۆن ڕەنگە وڵاتێکی ئەمە بپرسێمانە ئۆپۆسیۆنن لە چی؟ ئۆپۆزیسیۆنی ینی چین ینی چیان بەدڵ نییە بۆ نمونە لە کاتێکە ڕەنگە زۆربەی ئەو شتانی کە لێکێتی پارتیا بێ یا لە دەسەڵاتەکەیا بێ لە حکوومەتەکەیا بێ یان خۆیان بەشدار بوون تێیدا یان ئەمە لە خۆشیاندا بەدی دەکەنکی ئۆپۆسیۆن کە بەشدار بووە بەشدارێکی شەرمنانەی ناچاریانە بووە بۆ معلومات ئۆپۆسیۆن خاوەنی بڕیار نەبووە لەم کوردستانە بە حیاتی و هیچ چیشی بەدەست نەبووە وەزیرەکانیی کە لە حکوومەت هابوون خاوەنی بڕیار نەبوون بە هیچ شێوەیەک جاری وا بۆ جێگری سەرۆکی حکوومەت کە لە حیزبێکی دەسەڵاتیش بۆ هەرێکی بەدەستنەوە سەرۆکی حکوومەت مەجای نەداوە هیچ بکە ئەوە طبیعەتی وڵاتەکە وایە لەبەرەوە ئۆپۆسیۆن لەو ڕۆ خاوەن بەرپرسیار نییە لەویشە دوو زۆر شت هەیە ینی هەموو وڵاتێکی سادا ئازانێ دوو حیزبی دەسەڵات دوو هێزی چەکداریان هەیە 30 ساڵەیەکیان نەکرد یەکیان نەخست ئۆپۆسیۆن ئەڵێ نابێت لە کوردستانە میلیشیا هەبێ بە یەک هێزی چەکداری نیشتیمانی هەبێ زۆر ڕوونە ئۆپۆسیۆن ئەڵێ 30 ساڵە نەوت دەفرۆشن داها دەفرۆشن بە تەنکەر لە هەرێمە لە هەموو سنوورەکانەوە ڕوا بۆ ئەم داهاتە بە نیشتیمانی نەکرا ئۆپۆسیۆن ئەڵێ عەجەبەن لە جیاتیەوەی ببین بە دەوڵەت کۆنفیدرالی وەرگرین تەسلیمی بەغاتان کردینەوە سا چاوەڕێن تەیفسامی پارە بنێرێ بۆ واتان لێکردین ئۆپۆسیۆن ئەڵێ تۆ نەوت فرۆشە بۆ 30 میلیارد قەرزارین ئۆپۆسیۆن ئەڵێ بۆ پارەی کارەبا وەحدەیەک 10 دینارە لە بەغا لێرە 150 دینارە ئۆپۆسیۆن ئەڵێ کوا خزمەت گوزاریەکان بۆ چاوەڕێی بەغا بکەین پارە بنێرێ ئۆپۆسیۆن ئەڵێ تاکەی حکوومەت حەو مانگە دروست بووە دەرچووی زۆرە هێناوەی کێتی پارتی بۆ حکوومەت دروست ناکە باشە مامۆستا ینی ڕەنگە ئێستا منوەکو میدیاکارێک لێرە پرسیار دەکەم نەکۆکۆی بەڵام دڵنیا مەگەر کادرێکی مێزانە لێرە بواە دەیوت دێوە هێز ئۆپۆسیۆنەکانن ناچارمانەکەن پەنابەرینەوە بەربەغاستنە بە بەغاڵێن موچەمەنێرە ینی نیشتیمانی نین زۆر جارم ڕخنەیە لە هێزەکانی دەرەوەی یەکێتی پارتی دەگیرە دەڵێن نیشتیمانی نین نەتەوە یانە بیر ناکەنەوە ئایەوە نیشتیمانی نین نەخێر بانێکشت پێ بڵێم ئەو کەسە نیشتیمانی نییە کە سوپای تورکی هێنا و دەبابەی بەعسی هێنا و پاسداری هێنا و ئەوانە نیشتیمانی نین هێزێکی ئۆپۆسیۆنی بێ دەسەڵات دەچێ شەڕی قوتی میلەتەکە لە بەغا پارەی لێسەنێ ئەوە نیشتیمانی و دڵسۆزی ئەم میلەتەیە تۆ کە بە دەستور عێراقی و هەرێمێکی لە عێراق و خەڵک ناتوانانی موچەی بێ مانگێک و دوو مانگ و سێ مانگ پێشت وایە سەرشۆڕیە بچی داوا بکەی لە بەغا بەڵام داگیرکەر بێنی بە دەبابەوە شەرمی لێ ناکەی کەوا بێ هێزێکی نیشتیمانیش هەبێ بڵێ بابە بەسە ستۆپ شێ داوای قوتی خەڵک بکا لە بەغا یعنی تاوانی هێزی ئۆپۆسیۆنەوەیە چۆ داوای لە بەغا کردووە موچەی فەقیر وەژار بنێرە بودجێ ئەم میلەتە بنێرە ئەمە ئیشی ئۆپۆسیۆن بووە لەبەرەوە کە ئەم دەسەڵاتە نەیتوانیوە ئیشەکان بکە بە ناچاری ئۆپۆسیۆن ڕووی کردوێتەوە 30 ساڵە مەجالیان دراوە ڕۆژ بە ڕۆژ قەرزەکان زیادی کرد لە جیاتیەوەی کێشەکان هەل ببێ بە ناوی ئابووری سربەخۆ هەموو کوردستان تاڵان کرا کاکە بەرپرسانی ئەوەی ئێستا لە دەسەڵاتی هەرێمن کاتی خۆی کە ڕاپەڕین کرا هەر هەمووی یەکی بە یەک سارەوە هاتووە سارەکانیشی خۆیان نەبووە پێڵاوەکانی لە پێشیان بووە پێڵاوی لاسیکی لە پیا بووە و تا حەداشەکەم ێڵم زۆربەی زۆریشان برادر و دۆستی من و لەگەڵیشیانە ژاوم ئەوەی پێڵاوەکانی باش بوو بیا ماڵی باوکی پارەی بۆ نادۆزی باش بووە یا هەواڵێکی هەبوو جوتێک کالەی باشی بۆ ناردۆ بۆ شاغ لە پێی کردووە گینە ئەوەش نەبوو ئەی عەجەبەن ئێستا کوڕ و کوڕەزا و برازا و هەمووی بە ملیار دۆلاری هەیە سەروەتی ئەم وڵاتە بۆ کوێ چوو ئەما لە هەر وڵاتێکا بێت جێگای لێپرسینەوەی ترامپ تارەیەکیان بە هەدیە داوەتێ لەوێ وتیشی ئەمە بۆ خۆم نییە بۆ حکوومەتە هەموو ڕۆژنامەکانی ئەمریکا وەزێکیان دروست کردووە لە سادە شخصیەتی دابەزیوە لەسەرەوەی دەڵێت تارە و چۆن وەرگتووە بابە بۆ خۆم نییە بۆ هەزی ئاسمانی ئەمریکا ڕەنگە ئێستا وڵاتێک پرسیارە بکە بڵێ خۆ سەرکردەکانی ئۆپۆسیۆنیش هەروواژین هەروەکوانەژین هەر قافڵە سیارەی لەوەی ئەوانیان بەدواوەیە هەر ژیانیان لە ڕەفاهیەت و لە ڤێلا و ئەوانی ژەت پێڵای مارکیان لە پێ با دووسێ ڕاستی پێ بڵم واقع ببین یەکەم وەکو ئەوان نین بەراوردیکەی ڕەنگە ئەوان دە سیاریان بەدواوێمان فەرقەکە یەکەم سەرکردەی ئۆپۆسیۆن ئەگەر خاوەنی تەوان تێشایەتی بزنسەکە بە هاوکاری دەسەڵات ئەگەر دەسەڵات مەجای نەداتی ئەم هەموو پرۆژەیە چۆن نەکاتەوە شەریکە من لەگەڵەوەیە هیچ تەبانەوەی لە دەسەڵاتەوە ئۆپۆسیۆن نیە فەرقی زۆرە وەکو عشاعیرە کاڵێ ئەوەیە بینین و نابینین دوشتی لێک جیاوازن بەڵام لەگەڵەوەش ئەوەی ئۆپۆسیۆنیش بیکا کارێکی ناڕەوایە منیش لەگەڵەوەم بە هیچ شێوەیەک پێویست ناکە ئۆپۆسیۆن نەبێ ئۆپۆسیۆنێکی خاکی بێ مناڵەکانی وەکو مناڵی خەڵک بخوێنێ لەگە خەڵکا بژی لە ناو میلەتا بێ
لە قوتابخانەی لە قوتابخانەی حکومیە لە نەخۆشخانەی حکومی چارەسەری خۆی بکات وایە مامۆسا کاکە با یەکشت پێ بڵێم. وایە ینی ئێستا لە واقع ئەما بینی هەردووکی هەیە کاکە هەمانە ئۆپۆزیسیۆنمانە وەک دەسەڵات دەژی بەخوا هەشە زۆر لا دەژی ئەوە حەقیقەتە با من یەک ڕاستی تریش پێ بڵێم. مەگەر هەندێ جارۆ ڕخنێ دەگیرێ دەڵێن مەگەر بەس نوێژی هێنیان لەگەڵ مزگەوتەکانی خەڵکدا بکەن. ئەزان چۆنە ئەوە بەخوا هەنە هەر نوێژیش ناکە تا لە ڕۆژی هەینی بێ ئەوەی نوێژیش بکات لەگە خەڵکە ڕاوەستێ فەرقی نییە. ئەو ڕخنیان ڕەنگە بۆ سەرکردی حزبی ئیسلامی حزبی ئیسلامیش با پێ بڵێم بەی شێوەیەک لەگە خەڵکێکترا بەراورد ناکرێن ڕاستە لەوێژ نەعەدالەتی هەیە من گومانیتیانە بەڵام بەراورد ناکرێت لەگەڵ ئەوانە سەیری کە تاکەکان لە ناو حیزبێکی ئەلمانیشا جیاوازی بوو. بەسەلەن لە ناوێکێتی نیشتیمانیە مام جەلال تا خۆی مابوو تا ڕاپەڕین تا ساڵی 92 تا دواتریش کەسێک بووە هەر پارە و سەرۆت و سامانێکی دەستکەوت بێ ئەی بەخشی بە چواردەوری خۆی خاوەنی شتێک نەبووە باشە بەخشیوێتی و لە هەم خەڵکە دیار بۆ مام جەلال پارەی پێ بێەوەی گیرفانی کێدا بە خەڵک نەکەر بە یەکێتی بە غێری یەکێتیش دەڵان وای کردووە کەسێکی وە کاک نەوشیروان خاوەنی مڵک و ماڵ نەبوو بەس دوایی ئێستا بەم گردە بزانە چۆن پێشکاوە هیچ گومانیتیانێ بەهۆی کوڕەکانیەوە بەس هەموو کەسێگەی و نەوشیروان پیاوێکی نەزیهە بە دوای دزی و پارایە ناگەڕێ هەموو کەسێوی عومەری سەیعالی پیاوێکی نەزیهە لەبەرەوەی تا ئێستاش کۆمەڵی خانوڤێللا و پرۆژەی نییە ینی خەڵک هەموو ئەو شتانە ئەبینێ حزب بۆ حزب فەرقی هەیە تاکیش بۆ تاک فەرقی هەیە ئینسانەکرێت لە ناو حزبێکی گەندەڵی شا گەندەڵ نەبێ بەڕاستی بەڵام کە تۆ خۆت ناو ئۆپۆزیسیۆن فعلا نەبێت لە ناو بەرەی گەلابێ بەڵام بەداخەوە ناڵم ئەو پۆسیۆنی ئێمە کەوتۆتە ژێر فشاری هەندێک جار دەوڵەتانی دەوروبەر هەندێک جار حیزبەکانی یەکێتی و پارتی هەندێکشیان بێدەسەڵاتن کە من چکە پێم وایە گۆڕانکاری ڕوبەڕووبوونەوەی ئەم گەندەڵە سەریکە تۆ تەوێ گۆڕانکاری بکەی لە یەکێتی و پارتی گۆڕانکاری لە یەکێتی و پارتی بە ئاسانی ناکری چکە بۆ یەکێتی و پارتی خۆشیان بە ئاسانی یەکتریان پێ ڕازی ناکرێ ئەو حەمانگە دروست نەبووە هەمووی ناقانونیە دواکەوتنەکەی لە دارگای فیدراڵی شکات کراوە نەتیجەی ئەبیان نایبێت نازانم ئەو سیاست دەورە بینێتوانێت بڕیاردەن هەر بەردەوام بێ هەروە بمێنێتەوە کەسێک نێ محاسەبەیان کا بڵێ بۆواکەن دوجار ئەگەر بتەوێ ئەمانە بگۆڕی ئەبێت دەوڵەتانیش ڕازی بن ئایا ئێران و تورکیا ڕازیە بن یەکێتی و پارتی نەمێنن بە بۆچوونی من نا چونکە ئێران و پارتی بە ناشارنەوەڵێن کێتی و پارتی دۆستی ئەمەن و مانەوەی ئەوان بۆ ئێمە باشترە و ئەمنیەتی قەومی ئەمە پارێزەوە ئەمریکا ژێسە پشتیوانی هەرێمەکە لەسەراسی وەزارەتی دەرەوە چۆنە باشتە پێ بڵێ هەموو زل هێزێک بەرژەوەندی خۆیەوێ ئەمە یەکێک لە کێشەکانە کابێ هەموو سیاسێک و هەموو تاکێکی وشار لە وڵاتە بیزانێ هەموو زل هێزێک هەموو دەوڵەتێک بەرژەوەندی باڵای خۆی لەسەر هەموو شتێکەوە ئەمریکا لەسەر و هەمویانەوە ئەمریکا دایان جار کوردی فرۆشتوە زۆر ئاساییشە مویم ئەوە دوای بەرژەوەندی ئاگەڕێ ئێستا لەگەڵ ئەحمەد شەرع ڕێکەوتۆتەوەڵێ ئێمە بە ناوی وەزارەتی خارجیەوە لەم دو مامەڵە لەگەڵ ئەحمەد شەرعکەین ئەحمەد شەرع تا دوێنێ تیرۆریست بوو پارایانەدا کەسی شوێنەکان پێ بڵێ زۆر ئاسایە لەگەڵ ئێرانێکا کە ئێران دژی دیموکراسیە و میلەت دەشەوسێنێتەوە داگیرکەرەوە چییە ئێستا ئەمریکاوە لەگەڵ یا ڕێکەوتۆ سێ چوار مەرجی هەیە نەوەوی نەمێنێ بۆ نمونە و دەستێوەردانی لە وڵاتان نەمێنێ کۆمپانی ئەمریکیەکان بچنەوە ئێران ئەو بێنەوە دەستشۆ ئەی دیموکراسی ئەی مافی مرۆڤ ئەی گەلانی ئێران کۆنەڵە کەیفی خۆیانە چیان لێدێ ئەنجامە بۆ یەکێتی ئەفو بۆ تورکیاش و بۆ ئێران و هەمووی دروستە بە دوای مەسلحەتی خۆیان گەڕێ بەس کوردیژە بێ بە دوای بەرژەوەندی خۆیان بگەڕێ ئێمە نەتەوەیەکین ئەمانەیە ببین بە دەوڵەت ئەمانوێ لانی کەم بەرەو دوانە گەڕێنەوە بەرەو پێش بچین خەباتێکی سە ساڵەمان هەیە هەزاران قوربانیمان هەیە شەهیدمان هەیە ملەتێکی مزاحیمان هەیە کاکە بەم نەبوونی و بەم هەموو ڕازیە لە وڵاتی شتری دنیا بێ ڕازی نابن باوەڕکە هەر لە عێراق مانگوچە نەدرە بزانە چی لێلێ بەڵام ئێمە ئەم مراعاتی ئەم وەزعە ناکەین باش نابین خراپترە بین باشە یەکێتی و پارتی ئەتوانن خۆیان چاکەن ئۆپۆزیسیۆن هەر نەمێنێ کاکە ئەتوانن گۆڕانکاری بکەن ئەو پارانەی بردویانە بیهێننەوە هیچ کە نەود نەبەنە دەرەوە ئەم کوڕ و کوڕازا و هین باچکە دۆڵەمەند نەبێ بەس ئەو پارانەی هەیە بەسییانە میلەت باوەڕکە هەموویە بینێ دەنجی ناکات چونکە خۆم پارانە لەکوێوە ڕۆ هەمووی زانێ باشە دکتۆر کاتمان تەواو بوو ئەمێ ینی دو پرسیار بکەم یەک لیستێکە کۆتایی پێهات بە بۆچوونی من یەکلیستی نابێ نەخێر بەداخەوە کۆتایی پێهات واگەر یەکلیستیش نەبێ ئۆپۆزیسیۆن ناتوانێت ببێتە هێزێک جێگای هیوای جەماوەر ئەم لە 150 کە ناچێ بۆ دەنگدان باوەری بە پرۆسەکە نییە ئەمەلێکی بۆ زیندوو بێتەوە بڵێ پشتیوانی هێزێکەکەین ئۆپۆزیسیۆنێکەکەین نوێنەرایەتی خەڵکەکە بە هێزە ئەتوانێت ببێ بە بەدیل گۆڕانکاری پێ بکە چی هۆکار بوو ناتوانن پێکەوە من پێم وایە هۆکارەکان زۆرن یەکێک لە هۆکارەکان یەکێتی و پارتی خۆیان هۆکار بوون تێکیاندا دەوڵەتانی دەوروبەر و دراوسێ هۆکار بوون ئۆپۆزیسیۆن خۆشیان هۆکار بوون نایانتوانی لەسەر دوسێ خاڵی هاوبەش کۆ ببنەوە بەرژەوەندی حیزبی و شەخصی و هەموو ئەمانە هۆکار بوو لەوەی ئەو هاوپەیمانێتە هەڵوەشێتەوە سەر نەگرێ بەداخ
دکتۆر دارە محەممەد ئەندام ئەنجومەنی دامەزرێنەرانی کۆمەڵی دادگەری سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان بەخێرات سەرچاو خۆشەویستان بەرمەتی ئەو کاران بەرنامی پرسی ڕۆژنان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێک خۆشخواتان لەگەڵ